حکوومەتی هەرێم و حیزبەکان چۆن مامەڵە لەگەڵ هەڵەبجەدا دەکەن وەک قەزایەکی جاران یاخود وەک پارێزگایەک لەم بەدواداچوونەی NRTدا مامەڵەی حکوومەت و حیزبەکانتان لەگەڵ هەڵەبجەدا بۆ باز دەکەین. بەپی بەدواداچوونەکانی NRT لە ئێستادا هەڵەبجە پێویستی بەکردنەوەی 42 بەڕێوەبەرایەتی گشتی و بەڕێوەبەرایەتی هەیە کە لەسەر ئاستی پارێزگا بن بۆ ئەوەی مامەڵەی هاوڵاتیانی پارێزگاکە بە تەواوەتی ڕایی بکرێن. بەڵام تا ئێستا 16 لەو بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەرایەتیە گشتیانە کراونەتەوە و واتە حکوومەتی هەرێم بەڕێژەی لە 38 مامەڵەی پارێزگا لەگەڵ هەڵەبجەدا دەکات و بەڕێژەی لە 62 مامەڵەی قەزای لەگەڵ دەکات. هەڵەبجە تەنها بەناو بوو بە پارێزگا، هیچ گۆڕانکاریەکی ئەوتۆ لە شاری هەڵەبجان نەکرا. سنووری ئیداریەکەی هەروەکو خۆیەتی لەگەڵ ئەوەشدا بەڕێوەبەرایەتیەکان و ئەنجومەی پارێزگا و یەکە ئیداریەکانی شار و خزمەت گوزاریەکانی هەڵەبجە هەروەک قەزا حسابی بۆ کرێت، هیچ گۆڕانکاریەکی ئەوتۆ تیان نەکراوە. هەر بەپێی بەدواداچوونەکانی NRT هەریەکە لە وەزارەتەکانی شەهیدان و ئەنفالکراوان و وەزارەتی کشتوکاڵ و داد و بازرگانی و ئاوەدانکردنەوە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان و کارەبا لەگەڵ ئەنجومەنی دادوەری دەستەی ژینگە و دەستەی مین مامەڵەی پارێزگا لەگەڵ هەڵەبجەدا ناکەن، بەڵکو لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی خۆیان لە پارێزگای سلێمانی وەک قەزایەک مامەڵە لەگەڵ هەڵەبجەدا دەکەن. لە کۆی سەرجەم وەزارەت و دەستەکانی حکوومەتی هەرێمیش تەنیا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و وەزارەتی گواستنەوە و گەیاندن مامەڵەی تەواوی پارێزگا لەگەڵ هەڵەبجەدا دەکەن. ئەبێ ئەو بەڕێوەبەرایەتیە گشتیە یەکەیەکی داری یەکەیەکی حسابی هەبێت و بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی پێویستە، چونکە بەڕێوەبەری گشتی مەرسومە، بۆیە بە وەکالەت ناکرێت تۆ کەسێک دانی بە وەکالەت کە بەڕێوەبەر بێ، بەڕێوەبەر خۆی بەڕێوەبەرایەتی بێت، چۆنێکی بە بەڕێوەبەرایەتی گشتیەکە بڕیاری نەبێت. دوای دوورخستنەوەی وەزیرەکانی گۆڕان لە حکوومەتدا چوار حیزبە سەرەکیەکەی نەو حکوومەتی هەرێم لەسەر ئاستی ئەو وەزارەتانەی کە بەدەستیانە بە شێوەی جیاواز مامەڵە لەگەڵ هەڵەبجەدا دەکەن. وەزارەتەکانی کۆمەڵی ئیسلامی لە 100% مامەڵەی قەزا لەگەڵ هەڵەبجەدا دەکەن، بەڵام وەزارەتەکانی یەکێتی لە 138 مامەڵەی پارێزگا لەگەڵ ئەم شارەدا دەکەن، هەرچی وەزارەتەکانی پارتیشا لە 140 مامەڵەی پارێزگا لەگەڵ هەڵەبجەدا دەکەن، بەڵام وەزارەتەکانی یەکگرتووی ئیسلامی لە 100% مامەڵەی پارێزگا لەگەڵ هەڵەبجەدا دەکەن. لایەنە سیاسیەکان بەڕاستی مامەڵەیان لە ڕووی با بڵێن ئیعلام و لە ڕووی کامێرە و لە مناسەباتە هەمویان پشتگیر و پشتیوان و خەمخۆری هەڵەبجەن، بەڵام بە شێوەیەکی فعلی زۆربەی لایەنە سیاسیەکان ئەتوانم بڵێم پشتیوانیان لە هەڵەبجە نەکردووە و پشتیوانیش ناکەن. شانبەشانی مامەڵەی جیاوازی وەزارەتەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ پارێزگای هەڵەبجەدا سەرجەم وەزارەتەکانی حکوومەتی عێراق مامەڵەی قەزا لەگەڵ پارێزگا نوێیەکەدا دەکەن. ئەمە لە کاتێکدایە تاکو ئێستا وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم ڕەزامەندیان لەسەر پێگەنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجان نیشان نەداوە. وری حەمەکەریم NRT هەڵەبجە.